سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئازان لە بەرنامێکی دیکەی ڕۆژ مژاری ڕۆژی ئەم جارەمان لە دیداری تایبەت راپۆرتی پێشەلکاری ژمارە 1970 ساڵی 2021 سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەزاکەت حسێن وەکو سکرتێری لیژنەی داکۆکی لە ڕۆژنامەنووسان یا لە هەمان کاتە سەرۆکی لیژنەکە لە دیداری تایبەت لەگەڵمانایە. بڕۆمە لای دکتۆرە نەزاکەت حسێن. زۆر بە خێراتی دکتۆرە. سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. زۆر بە خێراتی. کۆی ئەمە کە من ئەوەی کە خوێنمەوە و چایەکی خێران پیاخشان هەمیشە لە هەموو شوێنەکانە کە ناوی ڕۆژنامەنووس دێ لەگەڵ یا پێشێلکاریە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. وەکۆی کە لە هەمان کاتە بەڕێستان سەرۆکی لیژنەکە بوون بۆ ئەم راپۆرتەی کە پێشکەشکراوە بۆ ساڵی 2021 کە چوینەتە 22 بەگشتی دەمەوێت دکتۆر پێم بڵێ پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە چه ئاستێکدایە بە بەرامبەر بە 2020 و 21 بڕۆیتە نێو بەراوردێکەوە. سپاس دەکەم. دەستان خۆش بێ. لە ڕاستیە لە هەموو شوێنێکانە پێشێلکاری لە دوای ڕۆژنامەنووسیە، بەڵام لەو شوێنانەی کە باسی ئەوە ئەکرێ بارودۆخی ڕۆژنامەنووس چۆنە و ڕۆژنامەنووس بارودۆخی چۆنە باسی پێشێلکاری دێتە ئاراوە، چکە پێشێلکاری ناگڵێن حاڵەتە بەڵکو دیاردەیە لە جیهانە بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام ئەدرێت. ئێمە ساڵانە راپۆرتی سندیکاکانی تریش ئەبینین و هەموو ساڵێک هەموو هینێک راپۆرتی خۆی پێشێل ئەعلان ئەکات. هەموو نەقابەیەک لەما هەفتەیەک پێشێستش عێراقیش پێشێلکاریەکانی ڕاگەیان هەموو وڵاتەکان ڕای ئەگەێنن. دیاردەیەکە لە جیهانە هەیە، ناڵێن یاساییە، ناڵێن سروشتیە، ناڵێن ئاساییە، هیچ کامیان نییە ئەسڵ وایە نەبێت، بەڵام ئیتر ژینگەی کارەکە و سروشتی کارەکە و بارودۆخی کارەکە وایە کە ئەو پێشێلکاریانە ئەبێت لەبەرەوەی خۆمان نەزانین کاری ڕۆژنامەنووسی کارێکە بۆ خۆی سەختە، کارێکە بە دوای حەقەتە ئاگەڕێ، بە دوای زانیاری ئاگەڕێ، بە دوای ڕاستیەکان ئاگەڕێ، بە دوای لێکۆڵینەوەشی کاری هۆکاری ڕووداوەکانە ئاگەڕێ. دەستکەوتنی ئەم زانیاریانەش لە هەموو شوێنێکە ئاسان نییە، ڕوبەڕووی سەختی ئەبێتەوە و بە تایبەتیش لە وڵاتانەی کە ململانێ هەیە، گرژی هەیە، میدیاکان ڕێک نەخراون تا ڕادێ، بۆشایی یاسایی هەیە، ماف و حەق و حقوقی ڕۆژنامەنووس بە تەواوەتی بە یاسا ڕێک نەخرابێت، زۆنی شەڕن بە تایبەتیەوانە ئەو ناوچانە پێشێلکاریەکان زۆر ئەبێت. یعنی هەرچەنە ئێمە ڕاستە پێشێلکاریشمان هەیە، بەڵام خۆشبەختانە لە ماوەی ئەم چەند ساڵێکا تا ئێستا کوشتنی ڕۆژنامەنووس و تیرۆرکردنی ڕۆژنامەنووس نەماوە چەند ساڵێکە. لە کاتێکا کابینین تەنها ئەم ساڵ لەسەر ئاستی جیهان 45 ڕۆژنامەنووس کوژراون و لە ینی هیچ کام لەو ڕۆژنامەنووسانە لە وڵاتی ئێمە نەبووە، بەڵام ئێمە لە سەرباری ئەوەش رازینین لە ژینگەکە، رازینین لەو لە هەرێمی کوردستان، رازینین لەو بارودۆخی کە ڕۆژنامەنووس هەیەی لەلای ئێمە ئەکرێ ئێمە شتێکی شێوازەتری باشتر پیشان بدەین، بەڵامی تر ئەوەش ئاسانیە ئەو شێوازە تازە، چونکە تۆ لە وەکۆڵم زۆنی جەنگیت، ڕۆژە جەنگی داعشە، ململانەیە، گرژی و ئالۆزیەکانی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان و ئەوانە هەیە، کەناڵێکی زۆرمان هەیە، فەوزای میدیاییمان هەیە، کاری ڕۆژنامەنووسی بە تەواوەتی بە پیشە ڕێک نەخراوە، ڕۆژنامەنووس پڕچەک و پرۆفیشناڵ زۆر نەکراوە بە ئیشەکانی، لەبەرەوە دەستگاکانی ڕاگەیاندنمان بەداخەوە بەشی زۆریان حیزبین یا چوونەتە ناو ململانێ سیاسیەکەوە، کاتێکیش کەناڵە چێتە ناو ململانەی سیاسیەوە ڕۆژنامەنووسەکەش ئۆتۆماتیکی ئەبێت بە بەشێ لەو ململانەیە کە تۆش بوویت بە بەشێک لە هەر ململانەیە کەواتە تۆش بەرکەوتەتە بێ. و بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئێمە ساڵی ڕابردوو 138 حاڵەت بەرامبەر بە 308 ڕۆژنامەنووس پێشێلکاری بەرامبەر کراوە. ئەم ساڵ ڕێژەکە حاڵەتەکە دابەزیەوە بۆ 79 و ڕژماری ڕۆژنامەنووس و دەستگاکانیش دابەزیەوە بۆ 187 واتە بە ڕێژەی لە 140 ئاستی پێشێلکاریەکان لەگەڵ بوونی ساڵی ڕابردووە، ینی لە 140 کە پێشێلکاریەکان کەم بوونەتەوە لەگەڵ بوونی ئەو هەموو قەیرانە لە هەرێمی کوردستانە، ینی داتایەکی پۆزتیڤ باشە، بەڵام ناکرێ ئێمە دڵیشمان خۆش بێت بڵێن ئیتر تەواو وڵات شامی شەریفەیان بێخەم نابین. هەندێک جار پێشێلکاری هەردوو لایەنەکەی ئێمە دیراسەکە کە ئێمە دیراساکەین هەردوو لای خوێنینەوە.
لایەکی ئەتوانین بڵێن هەوڵ و تەقەلاکانی سندیکا و بە دوواداچوون و ڕێکخراوەکانی داکۆکی لە ڕۆژنامە نووسان هەوڵێکی باش بووە چ بۆ هۆشیارکردنەوەی دەستگاکانی ڕاگەیاندن چ بۆ هۆشیارکردنەوەی ڕۆژنامە نووسان لەو بوارە بەشێکی ململانەیەکی زۆر تند نەبووە. ئێمە گەر سەیری ساڵانی ڕابردووکەین بە زۆری بۆچی پار زۆر بوو پار بەشێکی زۆری بایکۆت ئەو کاتێک کە هینە بوو کەرنتینە بوو کە قەدەغەی هاتوچۆ ئەبوو کە بڕیار دەرەچوو قەدەغەی هاتوچۆیە قەدەغەی هاتوچۆ ئێمە دواتر ئیشمان کرد کە ڕۆژنامە نووس نابێ بگرێتەوە بەڵام دەستگا ئەمنیەکان هاوکار نەبوون هەموو کاتێک کە ڕۆژنامە نووسیش داهاتە دەرەوەیە ڕووماڵیە کرد دەستگیر ئەکرادیان ڕوبەڕووی هین ئەبوویەوە. ئێمە ئەمساڵ هەڵبژاردن هەبوو چاوەڕێمانە کرد کە پێشێلکاریمان زۆر بواە بەڵام خۆشبەختانە هەڵمەتی هەڵبژاردننی ئەم ساڵ جیاوازتر بوو لە ساڵانی پێشوو هێ منی و نەرمیەکی تیا بوو تا ڕادەیەک ئەو ململانێت تۆنە دروست نەبوو هەتاوەکو ڕۆژ میدیاکاریش ببنە بەشێک و دوای ئەوەش لە ڕۆژانی هەڵبژاردنە کە ساڵانی پێشوو زۆرترین پێشێلکاری ئەکرا بەرامبەر ڕۆژنامە نووسان سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان پێش ئەوە زوو ینی بۆ کارە ڕاگەشت لەگەڵ هۆبەی کۆمسیۆنی عێراقی بەشی ڕاگەیاندنەکان لەگەڵ ئەوانە تەنسیق و هەماهەنگیەکمان کرد شوێنی تایبەتمان بۆ ڕۆژنامە نووس دیاری کرد باجمان بۆ تەرتیبکردن ئەنی کار ئاسانیەکمان کرد کە پێشێلکاریان بەرامبەر نەکری ینی هەوڵەکانی سندیکاوە کۆمەڵێک هەماهەنگی تا ڕادەیەک هێزە ئەمنیەکان و وەزارەتە پەیوەندیدارەکانی وەکو ناوخۆ حکوومەت و ئەمانە هاوکار بوون لەوەی کە بەشێک لە پێشێلکاریەکان کەم بوو بێتەوە بەڵام هێشتا ژینگەکە هەر مولائیم و گونجاو و لەبارە بۆ دروستبووی پێشێلکار لەگەڵ ئەمە کە ئەم دەرخستی ینی ئێوە کە هەیە کۆی لیژنەکەیانی بەو شێوە کراوەنە زیادەڕۆیی پێوە کراوەنە ئەوەیە کە ئێمە زیادەڕەوی ئەەکەین مە بەسمە کە دکتۆرە پێم بڵێ لەوەی کە لیژنەکە کە لە نێو قسەکانیشتانە ینی ئەوەتان وت کە کەناڵتانەیە حیزبیە ینی من پێم وایە کەناڵ حیزبی بێ زۆرینی کەناڵەکان حیزبین وە لیژنەکانیش ڕەنگە تەرەفدار یاخود ئەوەی تیاابێ بۆی کە خۆی مشکلەکە چییە فەرقەکە چییە ڕاستە سندیکا بەشێکی زۆری لەسەر پشکە حیزبی حسای حیزبی دابشکراوە بەڵام سندیکا زۆر باشتر سندیکا ڕۆژنامە نووسان ئەتوانم بڵێم لە تەواوی ئۆرگانەکانی تر کە لەسەر ئیستحقاقە حیزبی دامەزراوە سەر بە خۆتر مامەڵاکات ناڵێم لە 100% بەڵام بە ڕێژەیەکی زۆر بەرز مامەڵەیەکی سەر بەخواانەترەکەوە بە لیژنەکەی منیش ئەو لیژنەی کە من سەرکیمی ڕاستەکە ئێمەش هیچ کامان بێلایەن نین وەکولایەنە حیزبیە ومانلایەنێکی حیزبی خۆمانمان هەیە بەڵام زۆر بێلایەنانە بەڕاستی کە من ماوەی 3 ساڵە لەو لیژنا کارەکەم و لە ماوەی ئەم 3 ساڵە و ئەم ساڵیش بیزات زۆر بێلایەنانە و هیچ کاتێک لە بەرامبەر ئەوەی کە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامە نووسێ کرابێت ئەوەمان لێک نەداوەتەوە ئەم ڕۆژنامە نووسە سەر بە فڵان کەناڵە ئەم ڕۆژنامە نووسە هی ئەو کەناڵەیە ئەو کەناڵە هی حیزبی ئەوەیە ئەو ئێمە زۆر جار ئێمە لە ئەدای کەناڵەکەش ڕازی نین بەڵام ئێمە بە تێکەڵی کاری کەناڵەکە لەگەڵ ڕۆژنامە نووسەکە ناکەین ئەڵێن ئەمە ڕۆژنامە نووسە و ڕۆژنامە نووس ئێمە وای ئەبینین کارکتەرێکی منەفیزە کەناڵەکەی پێی بڵێ چۆن ئەکت بکەوە ئەیکە پێی بڵێ پرۆفیشناڵی و ئیتیکی مامەڵە بکە وایکە ئەوە ئیشی ڕۆژنامە نووس نییە کە کەناڵەکە ئەچێتە ناو بابەتی نائیتیکی و ناپیشەیەوە بەڵکو ئەوە سیاست و استراتیژی کەناڵەکەی بۆیە ئێمە هیچ کات ڕۆژنامە نووس ناکەین بە قوربانی سیاست و استراتیژی کەناڵەکەی لەکوێ پێشێلکاریەکی بەرامبەر کرات سەر بە چ کەناڵێک بوو لایەنی ئەنجامدەری پێشێلکاری سەر بە هەر حیزبێک بێ ئێمە چاوپۆشی لێ ناکەین ئەگەر سەیری راپۆرتەکە بکەن ناوی شخصەکانیشمان زۆر جاروتووە کە پێشێلکاری کراوە هەر دەستگایەک بوو بێ هەر هێزێکی ئەمنی بوو بێ لە هەولێر بێ لە بادینان بێ لە سلێمانی بێ لە هەڵەبجە بێ لە هەر شوێنێک بێ لە گەرمیان بێ ئێمە ناوی هێزە ئەمنیەکەمان هێنا وتومانە فلانە هێز فلانە فێرقا فلانە تاقم لە هێزی ئەمنی ڕێگری لەم ڕۆژنامە نووسە کردووە ئەگەر ئێمە لە وەکو ئەڵم لە ئەدای ڕۆژنا کەناڵەکەشی ڕازی نەبین یا سەر بە هەر پارتێک بێت ئەگەر سێری راپۆرتەکەکەن تەواوی لۆگۆی هەموو کەناڵەکانی تایە بەبێت جیاوازی ڕاستە هەر لە نێو پرسیارەکەی پێشومە ئێوە حتمما لیژنێکی دادوەریتانێ وەکو دادگا بۆی کەیسەکان ئێمە لە ناو لیژنەکەمانە محامیتایە محامیەکمان لەگەڵایە و لە ڕووی قانونیەوە دوای ئەوەش محامی سندیکاشمان هەیە مجگەلەوە هەر کەیسێکی ڕۆژنامە نووس کە پێویستی بە دادگا بێ یا بچێتە دادگا سندیکا محامی تایبەتی بۆ ئەگرێت و
دەفعی پارەی ئەو تێچوونی ئەو محامێژ ئەکات ئەگەر بزانین ڕۆژنامەنووسەکە توانای دانی پارەی نییەوە بۆ کەیسیش بۆ کەیسەکانی ڕۆژنامەنووسیش کە ئەو ڕۆژەی دادگاییکردنی هەبوو بێت ڕۆژنامەنووسەکە خۆی پێی خۆش بوو بێت ئێمە پەیوەندیمان پێوە کردو وتمانە ئەگەر پێت خۆشە ئێمە وەکو لیژنەی داکۆکی نوێنەرمان ڕۆیشتووە لەگەڵ ڕۆژنامەنووسەکە بەبێ ئەوەی گوێ بدەینە ئەوەی ئەم ڕۆژنامەنووسە سەر بە چ کەناڵێکە نوێنەری لیژنەی داکۆکی ڕۆشتووە لە ڕۆژی دادگاییکردنەکە جگە لەوەی ئامادە بووە بە ناوی لیژنەی داکۆکی شەو قسەی لەگەڵ دادوەرەکە کردووە و وتوێتی ئەمە من نوێنەری لیژنەی داکۆکیم لە سندیکا و هاتووم بۆ ئەوەی مامەڵەیەکی تەندروست و بە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری ئەم ڕۆژنامەنووسە دادگایی بکەیت نەک بە یاساکانی تر. لام گرنگە کە لەو کەیسانێک هاتوونەتە بەردەست ئێوە سزا ئەوەی کە پێشەلکاری کردووە سزادراوە هەیە لە ڕووی یانەوەی کە پێڵەن حەبس کرابێ یاخود لە لایەنی مادیەوە ڕۆژنامەنووس ینی قەرەبووی کردبێتەوە ڕۆژنامەنووس زیالانی ئەنجام ئەوی لایەنی ئەمجادە کە پێشەلکاری کردو بەداخەوە لێ پێچینەوە زۆر کەمە لەوانە زۆر یان ئێمەەوە هەموو دەستگیرکردن و سوکایەتی و هێرشکردنە هەیە ئەوەی کە ئێمە پێی نیگەرانی لە لیژنەی داکۆکی ئەوەی سندیکا لێی نیگەرانە ئەوەیە کە لێپێچینەوە نییە ینی لێپێچینەوە لەو هێزە ئەمنیانە لەو کە جاری وایە هاوڵاتیەکی شەبەرپرسی کۆمپانیایەکە لە ناو بەڕێوەبەرایەتیەکی ئەحلامی دەستگایە کودام و دەستگایەکی حکومیایە یا سوکایەتی بە ڕۆژنامەنووس کردووە یا ئیهانەی کردووە جۆرە لە جۆرەکان پێشەلکاری بەرامبەر کردووە ئێمە بە دوایە ئەچین وەکو سندیکا زۆر جار خۆمان ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ داخەڵە بین لەگەڵ کەیسەکە بەڵام شتێک کە نیگەرانمانەکات کەم لێپێچینەوە و سزا هەیە بۆ ئەنجامدەرانی پێشێلکارەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەو کەیسانە داخرێن کە وەکوتر قەرەبووی ڕۆژنامەنووسێک ناکرێتەوە چ مادی بێت چ معنەوی بێ و کەسە پێشکێن یاخود ئەزان چی خۆی ئەو کەسێک کە ئەنجامی داوە تای سەر و بەڕووی دادگا نەبووەتەوە تا بزانین لێپچینەوەکەی چیە ینی هەڵدێت لە تاوانەکە ینی لە تاوانەکە هەڵدێت ئیتر جاری واش هەیە ڕۆژنامەنووسەکە خۆی سکاڵا خۆی تۆ ینی لە ناو دادگا ئەبێ ڕۆژنامە ئەو کەسەی خۆی ئەنجام تاوانی بەرامبەر کراوە ئەو بچێ سکاڵا بکە ڕۆژنامەنووسەکە لای ئێمە سکاڵا ئەکات بەڵام ناچێت لە دادگا سکاڵا بکە زۆربەی کەیسەکان نابەنە دادگا ڕۆژنامەنووسەکان ئیتر ئێوە بۆ ئەرکە هەڵەسن کە کەیسەکان ببەنە دادگایە خۆ ئێمە ڕۆژنامەنووسێک خۆی داوا بکات بڵێ من ئەمەوێ بۆم بەرنە دادگا ئاگینە ئێمە وەکو سندیکا ئەو سەلاحیەتە نییە من هەر ڕۆژنامەنووسێک سوکایەتی بەرامبەر بکرێ خۆم بچم لە دادگا شکات بکەم ئەبێ ئەو کەسە خۆی شکات بکە ئەگەر خۆی نایکا یا داوا ناکا لە حامێک ناگرێ بۆ کەیسەکەی ئێمە ناتوانین لە بری ئەوە داوا بکەن لە حاڵەتێکە خۆی داوا بکەمە پشتیوانیە لە نێو قسەکانی پێشترا ئەوم پێ ینی زۆر باش بوو لەوەی کە ئێوە محامی بۆ ئەو کەسە ینی بۆ ڕۆژنامەنووسەکانی هەیە سندیکا مەرجی سندیکاکەی ئێوە ینی ئەوەیە کە ئەمە زۆر ڕۆژنامەنووسما هەن و تا ڕادێ فیچەر و وێنێکی ناوبانگن و هەوەیان ئێوە لەگەڵ ئەو کەیسانە چۆن تعاملەکەن کە لە سندیکا ناسنامەی سندیکایان نییە خۆی ئێمە ئەسڵ وایە و یاساکە وایە بۆ ئەوەی سندیکا پێشەلکاریە بە پێشەلکاری تۆمارکە و بە دوواداچوونی بۆ بکات ئەو ڕۆژنامەنووسە خۆی بێت سکاڵا تۆمارکات و ئەندامی سندیکاش بێت بەڵام بەداخەوە ئێمە بەشێک لە ڕۆژنامەنووسان تا ئێستا یا خۆیان نایانەوێ یا نازانم ڕێگریەکە چێ لە بەردەمیانە بەپی ئەو ڕاپرسی دوێنێ خستمانە ڕوو نیوە بە نیوە ڕۆژنامەنووس لە 100 ڕۆژنامەنووس کە ئێمە ڕاپرسیمان لەگەڵا کردووە نیوە بە نیوەیان هینیان نیە هەوێیان نیە ئەندامنی لە سندیکا بەڵام ئێمە وەکو سندیکا زۆر جار ئەوەشمان تێپەڕاندووە کە بینیومانە کاری ڕۆژنامەنووسیەکات ڕۆژنامەنووسێکی فعلیە دیارە دەستگاکەی دیارە ئێمە هەندامی سندیکاژ نەبێ من پێم وایە ئەوانەی کە ناوێن لەو راپۆرتا هاتۆ ڕەنگە بەشێکی ئەندامی سندیکا نەبن بەڵام کە ئەزانین ڕۆژنامەنووسێکی فعلیە و کەناڵەکەی کەناڵێکی فعلیە و وجودی هەیە و یاسایی تۆمار کراوە ئێمە هەت بە پێشێلکاری بۆ مەحساب کردو بە بەراورد ینی ئەکرێ ئەگەر وشەکەم گونجاو نەبێ ببوورە لەوەی کە فەوزا هەیە لە هەرێمی کوردستانە لە بوونی ئەو هەموو من هەمیشاڵم فەوزای میدیایمان هەیە لەناو ژینگەکەمان ژینگەیەکە فەوزای هەیە وەکو داتا وەکو ئامار کە لە لای ینی ئێوە هەبێ دکتۆرە لەوەی کە بە بەراوردی وڵاتێک لە وڵاتە ئەوروپیەکان هەرێمی کوردستان
لە سەدا چەندی میدیا ینی بوونی کەناڵی داتای تازایی ئەم ساڵم لا نییە بەس بە پێی یاسایەک لە 2014 بە پێی توێژینەوەیەکی مامۆستایەکی ئەڵمانی کە لە زانکۆی سلێمانی باسی کەناڵە ڕاگەاندنەکانی ئەڵمانیای کرد هەرێمی کوردستان نۆ هێندەی ئەڵمانیا رادیۆ تەلەڤیزیۆنی هەبوو لە 2014 ئیتر من دڵنیام لە ئەڵمانیا و هەر رادیۆ تەلەڤیزیۆن زیاد ناکات تا ئێستا بەڵام لای ئێمە زۆر زیادی کردووە چکە لای ئەوان ئاسان نییە کەناڵی تەلەڤیزیۆنی تێچوونی ئەوێ پێداویستی مادی ئەڵمانیا دانیشتوانی 45 میلیۆن 45 بۆ 50 میلیۆن ئێمە 5 میلیۆنی لەوە ئیتر دوای ئەوە چەند کەناڵ 2014 بۆ ئێستا وێبتیڤیەکان وێبتیڤیەکان نەبوو کۆمیدیای تراژیدیای وەڵای تر هەردووکیانە دوای ئەوە ژێمە وێبتیڤی و پیج و سۆشیال میدیا ژاتوە ئەوانە شیاتوێتە سەر کەناڵ باش نییە زۆر بێت چونکە تا کەناڵ زۆر بێ وەرگرسە لێشێوان و دابەشبوون و پەرتەوازایی بۆ دروستە بێت بە تایبەتی ئەگەر تۆ کەناڵێکی نیشتمانیت نەبێت کە هیچ نەبێ بەشێکی زۆری هاوڵاتیان لەسەر کۆمەڵێت چەمە کۆکاتەوە ئێمە ڕاستە هەریەکەمان هەرچی بین ئاینمان چی بێ و دینمان چی بێ و حیزبمان کوێ بێ و ڕەگەزمان چۆن بێ و ئاستی مەعیشی و کۆمەڵایەتیمان جیاواز بێ بەڵام ماتەم هاوڵاتی ئەم نیشتمانین لە کۆمەڵە خاڵە ئێمە مشتەرەکین کەواتە بێ کەناڵێک هەبێ لەم کۆمەڵە خاڵە ئیش بکات لەسەر خەڵک و ئەم خەڵکە کۆ بکاتەوە بەڕاستی کاتێکە ئەم کەناڵە نییە و ئەم هەموو کەناڵش دانراوە و بە تایبەتیش ئەمڕۆ میدیا سەردەمی میدیای بازرگانیە میدیای بازرگانی کارەساتە بە هەموو وڵاتانی پێشکەوتوو لێی ئەتەسێکی جددی تریشە ینی زۆر کارەساتە چکە زۆر خێرا زیاد دەکات لەسەر بازار ئیشەکات دەمی لە بازار وەرئەگرێت و بۆ بازاڕش ئیشەکات تا ڕادێ ئەم میدیای حیزبی ئەبینینەوە کە ئەدا و ئەجەندای ینی چیە بەڵام ئەگەر میدیای بازرگانی ینی بەو شێوەیە کە بەڕێستانەوە تاوت ینی بارتەقای ئەو هەموو کەناڵەکە بە بەراوردی وڵاتێکی وەکو ئەڵمانیا کەناڵمان زۆر بێت ئەچمە ناو ئەو باسەوە و باسەیانی بەجددی کەیسێکی ئاوا کراوەی وە تا ڕادێ ڕوونیش نەبووەتەوە لە بەرچاو بینەر کە زانیاری لە کام کەناڵ وەرەگرێ و چۆن سەرلێشێوانن و ئاراستەکردنێکی ینی کەسی شخصی بۆ بەرژەوەندی مادی کەسەکان لە ڕێگەی کەناڵەکانیان لە ڕێگەی شاشەکانەوە ئاراستە نەکرێن میدیا حیزبی میدیایکی باش نییە من مرتاح نیم و هیچ پسپۆڕێکی بواری میدیا بە میدیا حیزبی مرتاح بەڵام من بۆ ڕۆژێک خەمی ئەم وڵاتەمە کە میدیا حیزبیش ئاوا ئەبێ خۆری ئاوا ئەبێ میدیای بازرگانی بە تەواوەتی وڵات داپۆشێت چونکە وەک ئەوەی تۆوتت میدیا حیزبی تا ڕادەیەک وابەستەیە بە کۆمەڵێ پرینسیپ و پارێزگاری لە بەرپرسیارەتیەوە چکە حیزب و بەرپرسیارە بە جۆرێک لە جۆرەکان لەم نیشتمانە بەرپرسیار کراوە لەوەی کە حیزبێکی ئەبێ بەمانە بەڵام کاتێکە میدیا لای حیزبەکانیش نامێنێ و کاتە کارەسات دروست یا خودە توانی لێ پێچینەوە لێ پرسینەوە ئەو کاتە کەناڵەکە حیزبی بوو بەڵام کە ئەگەر کەناڵەکە ئەکەم جاری وایە بێتە سێبار ئەبێتە دەموچاوی نادیار ئەبێتە کەرتی تایبەت کە خۆی پارەدا کابرا ئەڵێ من بزنسەکەم میدیای بازرگانی بزنسە کابرا ئازاد دەڵێ من بزنسەکەم و میدیادانم ئەمە لای ئێماڵێ ئازادم ئەگینا لە هەموو وڵاتانە میدیای بازرگانی لە پەنجاکانەوە چۆتە وڵاتێکی وەکو بەریتانیا پێش لە سیەکانە لە چلەکانەوە چۆتە ئەمریکا لە ئەمریکا بڵێن خۆی سەری هەڵدا میدیا بازرگانی مۆرکەکەی ئەمریکیە تا ئێستاوان ڕێکیان خستو وڵاتەکەیان لە بەدیلی ئەو بەڕستان میدیاتان ناویانە بە فەوزایە فەوزەوێتی زۆری تایە لە بەدیلی ئەمە ئەگەر زانیارەکەم دروست نییە دکتۆر بم ڕاستکەی تۆس پاس دەکەم وەکوی کە بەڕێستان خۆتان لە دەرەوە لە بەریتانیا کەناڵێکی وەکو BBC میدیایەکی حکومیە ینی لە ڕێگەی ئەوەی کە لە ڕێگەی ڕێکلامەکانەوە خۆی بەرەهم بێنێت یاخود میدیای BBC دوسێ جۆرە BBC یەک و دوی هەیە نیشتمانیە و هی خەڵکە فڵ دروست بە چرکە و سانیە ناچێتە ناو ڕێکلامەوە یەک دینارپارەی لە ڕێکلام هیچ شوێنێک وەرناگرێت لەسەر هاوڵاتی ئەژی و ئەو پارەشی کە نەقزیێنێت حکومت لەسەر ئەموالی عامە ئەو پارەی کە دایناوە بۆ خزمەت هاشتا خزمەت گوزاریە گشتیەکان کە موڵکی خەڵکە لەوە تەکمیلەی بووە کا بۆی نەچێتە ژێر دەستی سیاسیەکان یا بازرگانەکانەوە کۆمە هەندێک کەناڵی تری هەیە نیوە بازرگانی و نیوە خزمەت گوزاریە و ئەوەشی هەیە کە بۆ جیهانیەکە BBC بە هەر شێوازە ئیش بکات پەیامی خزمەت گوزاریە نیشتمانیەکەی ون ناکات ئەوەی باشە یعنی ئەگەر نیوە بازرگانی و نیوە خزمەت گوزاریش بێت نیوە نیشتمانی پەیامە نیشتمانی و هاوڵاتیەکەی لە پێشە شتێکەوەیە بۆ چونکە بە یاسا ڕێک خراوە بۆ پێتەڵم
وڵاتان 7 ساڵ ڕەنگە پێش ئێمە میدیای بازرگانیان پێگەشتووە بەڵام بۆ وەکو ئێمە نەبوون بەژێر پێی میدیای بازرگانی و لە پێناو ڕانک و ڤی و لایکە هەموو وروژاندن بکە و بەهامە هێڵە لەبەرەوەی بە یاسا ڕێکیان خست ئەمە کەناڵێکە نیشتمانی و تاو نیشتمانی توی خەڵکی بۆ خەڵکو نیشتمانیش بکە مە چۆ ناو بازار و سیاسەتەوە کەناڵێکی سیاسی ئیشەکەیت بۆ پارتێکی سیاسی ئیشەکەی هەرچەنە لە وڵاتانی ئەوروپی پێشکەوتووە هیچ حیزبێک خاوەنی رادیۆ تەلەڤیزیۆن نییە دامی ڕۆژنامەکانەکەن بە جۆرێ لە جۆرەکان بەڵام ئەوە نییە بەڵام ئەگەر ئەژبیت خاوەنی کەناڵێکی تەلەڤیزیۆنی بۆ نمونە ئەبی پرینسیپ و یاسات بۆ دابدرێت بەم ڕێچکانە ئیش بکە و ئەگەر میدیایەکی بازرگانیشی با ببێت ناتوانین ڕێگە لە میدیای بازرگانی بگرین چکە مۆدیلی سەردەمە و بازار دەعمیەکە بازار پێویستی بە میدیایە بەرهەم زۆرە کاڵا پێویستی بە ساغبوونەوەی ناچار بن دەعمی میدیاکان بکرێت بۆەوەی ساغبوونەوەی کاڵاکانیان بۆ بکرێت ئەمەش ناکرێت ئێمە ناتوانین بیوەستێنین بەڵام ئەکرێ ڕێکی خەین ئێمە هەر ئەڵێن ڕێکی خەین ناڵێن بیوەستێنین ناڵێن کۆنتترۆلیکەین ناڵێن سانسۆریکەین بام بە میدیاش ڕازینین بەو ژمارە زۆرە لە میدیا چکە هەر خۆمان سەرێشەی بۆ دروست کردوین بەڵام با ببێت بەس بابین بە پرینسیپ و کۆمەڵێک بنەمای ئیتیکی و پیشەیە کە خزمەتی هاوڵاتی و نیشتمان کە ڕێکی خەین وەکو سندیکاکەتان دکتۆرە ینی بەجددی ئەگەر وابێ ئەمە هەڵەگرێت و ئاو کێشە لەوەی کە گەڵاڵی پرۆژەیەکتان هەیە پێشکەشی حکوومەتی کەن کە بە نوعێک ئەو پۆزا ئەو سندیکا لە خەمی هەموو شتێکایە بەڵام یەک شتیش هەیە کۆمەڵە شتیش هۆکارە لە بەردەم ئەوە بەڕاستی سندیکا سربەخۆیە و سندیکا تا ڕادەیەکی باش سربەخۆیە بەڵام دووریش نییە لە ململانە حیزی و سیاسیەکان چکە بە جۆرێک لە جۆرەکان ئەو دابەشکاریە حیزبی کە کراوە بۆ نەقابات لە زۆر ڕۆ ڕەنگە هۆکار بێت لە بەردەم ئەوەی کە کۆمەڵێک هەنگاو هەیە نەتواندرێ بنرێت ناڵێم هۆکاری سەرەکی بەڵامیترە بێ هەر جوزئە باسیکەی نابێ بڵێن لەوەژین بین بەشێکیشی بەڕاستی وڵاتی ئێمە معاناتی زۆرە قەیرانی زۆرە جەنگ زۆر ڕێکتێکە نەمان پەرژاوە بەلای میدیاوە کە ئەبوو زوو ئاورمان لە میدیا بدایەتەوە لێ ئێستاشا بدرێتەوە ئیشەکە بە تەنها سندیکانیە میدیا دەرهاویشتەی سیستمی سیاسی و کۆمەڵایەتی هەموو کۆمەلگاکانە تۆ ئەبێ لە سیستمەکەەوە دەستکاری بکەیت بەڵام ئەبێ میدیاش سندیکاش پرۆژەیە هەبێ ئەبێ وەزارەتی ڕۆشنبیریش پرۆژەیە هەبێ سندیکا بەردەوام خەریکە بۆ پرۆژە و کاربەتابەتی ئێستا خەریکی سۆشیال میدیا و ئەوانن بەڵام وەکەڵێم کارەکە بە تەنها بە سندیکا ناکرێ چکە سندیکاش بۆ خۆی کۆمەڵێک معاناتی هەیە لە نێو ئەو هەموو کەناڵی کە بە تایبەتی دکتۆرە نی بەراوردی کرد لەگەڵ ئەڵمانیایە یعنی بەم شێ لە هەرێمی کوردستان ئازادی فەراهەم بۆ کەم هەموو کەناڵە هەن و لە هەمان کاتە ینی بەو داتایی کە لە بەردەسمایە پێشەلکاریش کەمە ئەمە بوونی ئازادیە یاخود نەبوونی ڕێخستنێک لە ڕووی یاساوە لە ڕووی دەستور و یاسا و ڕێخستنەکە ئێمە بەنیەتی ئازادی وامان کرد هەموو جار من ئەڵێم یاساکەمان لیبرالیە و سیستمەکەشمان حیزبیە جا خۆی خۆمازانی میدیا کۆمەڵێ مۆدیلە یا لیبرالیە یا دەسەڵاتە یا سۆڤێتیە یان بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە ئێمە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیمان نییە ناشکرێن بڵین مۆدیلی سۆڤێتین کۆمۆنیستی سۆڤێتین ناشکرێ بڵێن لە 100% دەسەڵاتین کە ئەو کۆنتترۆل و قۆڕخکاریە حیزب یا حکومەت بیکە لەوەشمان نییە هاتوین لە ناو سیستمێکی میدیای حیزبیە تەبەنی یاسای لیبراڵیمان کردو یاسای ژمارە 35 یاسایەکی زۆر لیبراڵە بۆ ئێمە لێی ڕازین بەڵام ناژڵێن دەستکاری بکەنەوە لیبراڵی بۆ نەیاڵین بەڵام ناکرێت تۆ یاساکە و لیبراڵی بێ و سیستمەکەت حیزبی بێ مادەم یاساکە لیبراڵیە کەواتە ئێمە بین هەوڵ بین ژینگە میدیایەکەش تا ڕادەیەک ڕێک خەین کە بۆچی ئێستا بەشێکی یاسای ئێستا ماڵێن فەراغی یاسامان هەیە بەڵام ئەڵێن ڕاستە فەراغی یاسامان هەیە بەڵام خۆ یاسای ژمارە 35 هەمووی جێبەجێ نەکراوە خۆ یاسایەکی زۆر باشە بۆ جێبەجێ ناکرێ هەموو یاسایە کە دەریەکەی بێ ژینگەیەکی گونجاوی بۆ فەراهەمکەی بتوانێ ئەو یاسایە جێبەجێ بگونجێت لەگەڵەوە بۆ نمونە وەرە سەیری ئەو بەندی یاسانەی ناو ژمارە 35کە شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوان لێسەندنی میمۆری هەمووی بە یاسا هەمووی بە یاسا بەپێی یاسا تاوانە
بەڵام ڕۆژانە چەند کەناڵ چەند مۆبایل ئەشکێنرێت چەند کامێرە ئەشکێنرێت چەند لە ڕۆژنامە نووسەدرێت بۆ کاتی دێتە ناوینەکەەوە سێرەکەی ئەمە بەشێکی لە ناو ململانە سیاسیەکە دروست بوو کەواتە ئێمە کێشەی یاسامان هەیە کێشەی جێبەجێکردنی نەبوونی ژینگەیەکی مولائم بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانەی بۆ نمونە یاسای یاسای خراپبین مافی بەدەستێنانی زانیاری ئەخۆ یاساکە زۆر بێعیبە و زۆر باشە و زۆر بەڵام کەناڵەکە مەسەن تۆ حیزبێکیت لایەنی بەرامبەرەکەت کە ململانێت لەگەڵیا هەیە ڕۆژنامە نووسەکانی دێن بۆ زانیاری نایدەیتی یەک شتی کەش لێرا بڵێم هەموو شتێ نەگەڕێنینەوە بۆ یاسا و بۆ ژینگە بەداخەوە ئەڵێم یعنیها باسی فەوزات کرد بەڵێ من ئەڵێم فەوزا باسی ئازادیت کرد ئەڵێم بەنیەتی ئازادی ئەمەمان دروست کرد بەڵام دوجار ئەم نیەتەی ئێمە سەری لە فەوزاوە سەری لە فەوزاوە دەرکێشاوە کەواتە بێت جارێکی تر بینەوە فەوزایش ڕێکخین لە پێناو خزمەتی ئازادیە من ئەڵێم باشە باڕێکی ناخین چۆن هاتووە باوا بڕۆ 30 ساڵە هاتوویت 30 ساڵە ئەم فەوزایە چ خزمەتێکی بە هاوڵاتی و پەروەردە و کولتور و فەرهەنگی و ئاسایی شێم نەتەوەیە کردو میدیا کردوێتی نەیکردووە کەواتە ئەمادەم ئێمە ئەمەمان نەتوانی فەراهەم بێنین بەم یاسانەی بەم نیەتەی کە هەمان بۆ ئازادی ڕادەربڕین بێ کەواتە بێ پیاچوونەوەیەک بکەین ناڵێم ئازادی کۆنتترۆلکەین بەڵام پیاچوونەوەیەک بکەین بۆ چی بووە هۆکاری ئەم فەوزایە کە ئازادیش تیاق بووە قوربانی کە ئازادیشی تیا سەر بڕا یعنی مناڵم مەسەلەن ئازادی زان چێمە تێگەیشتنمان بۆ چەمکەکان هەڵەیە بە کورتی وشەکەم ڕەنگە زۆر گونجاو نەبێ ئازادیەکە بۆتە بەرەڵایی ئازادیەکە خۆشی بوو بە قوربانی لەناو ئەم فەوزایە چۆن بۆ قوربانی ئێمە نازانم چۆن پێناسە لە ئازادیەکەین یعنی من ئازاد بم هەرچی ئەڵێم بە تۆ بیڵێم باشەمە چیە ئەمە پێچوانەکەیەتی یعنی کاممان ئەمڕۆ ئێمە کاممان ڕۆژانە بە حکوومەتمانەوە بە پەرلەمانمانەوە بە دام و دەستگاکانمانەوە بە ڕەمزەکانمانەوە بە مەلامانەوە بە کەسایەتیمانەوە ڕۆژانە میدیا بەرکەوتەیەکمان نەبوو بێ بە میدیا ئازارێکی پێنەگەیاندەکەواتە ئازادی نییە مادەم من ئازاد نیم لەم هەرێمە لەسەر شتێکی هەنگاوێکی خۆم کەسێک مەلایەک بۆ نمونە هەر کەسێک من مادەم ئازاد ڕۆژانە میدیا کەسایەتیم بریندارەکە ژیانی تایبەتم تێکەدا ڕەمزەنەتەوەیەکانم ئەشکێنێت مێژوم ناشیرین ئەکات فەرهەنگم لێ ئەبات کولتورم ئەبات میوزیکم ئەبات ئەدەبم ئەبات و نەرم ئەبات پەروەردەی تاکەکانم ئەبات ناسنامەکەم لێ ئەسێنە ئەی سڕێتەوە کەواتە من چیت سوودێ لەم ئازادیە بینم بۆیە فەوزامان دروست کرد بە نیەتی ئازادیۆ کردمان فەوزایەکمان دروست کرد هەموو شتمانتیا بوو کردە قوربانی ئازادیەکەش دەناوێ کەواتە بێ پێ بچینەوە وەکوتر ینی کە ئەم هەموو پێشلکاریە ئەکرێت وە دوجار میدیا بۆکو دەسەڵاتی چوارەم ئەناسرێ بەڵام ڕۆڵی دەسەڵاتی یەکەمە بینێت لە پراکتیکە ینی سوژ و تاوانی میدیا و میدیاکاریش کەم نییە کە ئەمە ینی تەوەرە و باسەکەمان سەرۆکی لیژنەی داخۆکی لە ڕۆژنامە نووسان و بەردەوامیش داکۆکی کارە بم لە ڕۆژنامە نووسان ڕۆژنامە نووس بە دوو لایەن باسیەکەم یەکەم فریشتە نیە بڵێن وەڵاهی زۆر بێ هەڵەیە بەڵام ئیتر خەتای هێزی ئەمنیە و خەتای دەسەڵاتە ناوانیە میدیاکان مامەڵەیەکی تەندروست ناکەن بە زانیاریەکان ڕۆژنامە نووس فریشتە نیە بەڵام کارەکتەرێکی منەفیزیشە ئەو ڕۆژنامە نووسە لەم کەناڵا دەری بێنە کە فەوزای پێ ئەکرێت و ڕۆژانە ڕۆژنامە نووسەکە لە بازاڕا قوربانی کەناڵەکەی ئەدات کە کەناڵەکەی مامەڵی تەندروست بە زانیاریەکانەوە ناکرێت ئەم ڕۆژنامە نووسە دەربێنە بیکە ناو کەناڵێک کە بە یاسا و بە ئیتیک و بە پرۆفیشناڵی کار بکە ئۆتۆماتیکی ڕۆژنامە نووسەکەش ئەچێتە ناو چوارچەوەی یاسا و ئیتیک و پیشەکەەوە کارەکات کەواتە ڕۆژنامە نووس کارەکتەرێکی منەفیزە چۆن ئەجندای بۆ دانەی چۆن کەناڵەکە سیاسەتی بۆ دانا کەناڵەکە ئێوێ چۆن بجوڵێتەوە ئەو ڕۆژنامە نووسە وا ئاکتەکە ئەو ڕۆژنامە نووسە بە سیاسەتی کەناڵەکەی ئیشەکە کە بە دوای وروژاندن و گەورەکردنی شتوش تەشیرکردن و ناوزڕاندنە ئەڕوا کەواتە ڕۆژ ئەگەر کەناڵەکەیت
ئەم شتانە لێ بکاتەوە بڵێ من بەم پیشەیە ئیش ناکەم بە پیشەی تریشەکەم بە ئیتیکی پیشەکەم شتی وروژاندنی ناحەقیەکانم ناوێت ڕۆژنامە نووسەکەش ڕۆژنامە نووس کارکتەرێکی منەفیزە کەواتە هەم کارکتەرێکی منەفیزە و لەگەڵەوەی کە کارکتەرێکی منەفیزە بە حکمی ئەوەی کە دەستگاکان مامەڵەیەکی تەندروست بە زانیاریەکان ناکەن ڕۆژنامە نووسەکەش بۆتە قوربانی لەو بوونی ڕوبەڕی پێشێرکاریە بێتەوە ئەگەر وا بێ دکتۆریانی ئەمە بەجددی ئەمە دەبینینەوە هۆکارم فۆزایەوەی لە ناو کارەکە کە کاراکتەر و میدیاکارێک ئاکار ئەزانی چۆنە هۆکارەکان کۆمەڵێکن یەک هۆکار نییە ئێمە کە ئەڵێن میدیا هەمومان کەوا چاوەکەین و هەرچی شتە گەڵێن دەسەڵات نەخێر هۆکارەکە فرەڕەهەندە هۆکارەکە یاسایە هۆکارەکە ژینگە ململانەکەی هۆکارەکە سیستمەکەی کە ڕێکمان نەخستووە هۆکارەکە پەروەردەی تاکی خۆمانە باشە خۆ سۆشیال میدیا هەر لای ئێمە نییە سۆشیال میدیا چەند ساڵ پێش ئێمە لە وڵاتانی ترا ممارەسە کرا و لای خەڵگە بووە ئایا لە وڵاتانی ترا سۆشیال میدیا بووەتە سەکۆیەک بۆ جنێودان و سوکایەتیکردن و تەشیرکردن و بریندارکردن و ئەزیەتدانی خەڵک نەخێر نەبووە لەکوێ بووە لە وڵاتانە بووە کە هۆشیاریەکەمان بەو شێوازەیە یا پەروەردەیەکەواتە هۆکاری پەروەردەیی هەیە هۆکاری کولتوری هەیە هۆکاری سیاسی هەیە هۆکاری میدیایی هەیە هۆکاری پرۆفیشناڵی و بۆ چۆنەڵێ پرچەک نەبوونی میدیاکار و میدیاکان هەیە بە ئیتیک و بە یاسا و بە پیشە هۆکاری تری ئەوە هەیە بەڕاستی ئێمە بەداخەوە میدیا بۆ خۆی وەک میدیا بەکار نایەنین میدیا بۆ زۆر شتی تر بەکارێنین بۆ قازانج بەکارێنین بۆ ململانێ بەکارێنین بۆ چوونە سەر دەسەڵات بەکارێنین بۆ شکاندنی بەیانی بەرامبەرکردن و ئێمە میدیامان هێناوە بۆ زۆر شت بەکاری دێنین لە ڕێچکەی ئامانجەکەی خۆی تۆ ئەگەر میدیاکەت ئامانجی پەروەردەی و فەرهەنگی و کولتوری و پەروەردەی خەڵکی و هۆشیاری هەیە ڕۆژنامە نووس ئەگەرم کارانە بکە بۆ چێکەوێتە هێرش و پێشێرکاری بەڵام کاتێ تۆ میدیاکە زۆر شت دەتەوێت پێ بکەی بزنسی پێوەکە بزنسی سیاسی پێوەکەی زۆر شت لەژێر پەردەی میدیا بەداخەوە ئەکرێ کاتێک کە تۆ ئەم شتانە ئەەکەی دیتر ئۆتۆماتیکی ڕۆژنامە نووسەکە ژەوێت بە قوربان من بە گشتی ئەڵم قسە لەسەر گشتی ژینگەکەکە کەواتە بە گشتمانە بە هەموویەوە بە میدیاکارەوە بە ڕۆژنامە نووسەوە بە خاوەن کەناڵەوە بە پارتەوە بە یاسا بە هەمومانەوە ژینگەیەکمان بەرهەمیە ناوە کە کەسمان لێ ڕازی نین بۆەوەی هەم میدیاکار جوان ئەکتیتیا بکەوە سەلامەت ئەکتیتیا بکە هەم هاوڵاتیان معریفەیەکی جوان و نەرمونیان و ڕاستەقینە و وردبین و دقیقی لێوەرگرن لەو باسە گەرمە لەگەڵ بەڕستانە وروژانە مەچمەناو باسێکەوە بەڵام کاتێکی کەم هەیە باسێکی ترەوە لەم راپۆرتی پێشەلکاریە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کە کراوە خودی ڕۆژنامە نووس لە نێو کەناڵەکاندا چەندێک بووەتە قۆچی قوربانی چەندێک تەحڕوشی پێکرێت چەندێک تەحڕوش ینی کەیسەکان لە لای ئێوە تۆمارکراون ئێمە ڕاپرسیەکمان کردو 2 ساڵە راپۆرتەکە ڕاپرسیتیاب ئەنجامەدێن ڕاپرسیەک پار کردمان لەسەر ڕۆژنامە نووسانی مینە لەسەر ڕۆژنامە نووسانی مینە و بزانێت بارودۆخی چۆنە و ئەم ساڵش ڕاپرسیەکمان کرد لەسەر ئامی ڕۆژنامە نووسەکان کاتێ لەسەر بەژن و بە پیاوە بزانین ئێمە هەر ئەڵین پێشێلکاریەکان تا ئێستا باز لەوانەیە لە شەقامان ڕوەدرێ بەرامبەر ڕۆژنامە نووس یا سلکێکی سەربازی عسکەریمان بەڵام ناچینە ناو دەستگاکانەوە لە ناو دەستگاکانە پێشێلکاریەکان زۆرن جیاوازی کرێ هەیە جیاوازی مامەڵە هەیە مەزاجی مامەڵەکردن هەیە کێشەی سەعاتی کارکردن هەیە نادادی هەیە تەحڕوش هەیە پێش ئەنواع سوکایەتی و ئیهانەیە گەر سەری ئەو ڕاپرسێ بکەین سەری و داتانە بکەین لە ناو ئەو راپۆرتە پێمان ئەڵێ کە ڕۆژنامە نووس لە ناو دەستگاکانی ڕاگەیاندنە چەند ئەناڵێنێت بەدەست مامەڵەی بەڕێوەبەرەکانەوە بەدەست ستافەکەوە تۆمارکراوە هەمووی تایە بەدەست سیاسەتی کەناڵەکەەوە جیاوازی کرێ هەیە کرێ پێ نادرێ کێشەی گرێبەستی هەیە گینا ئەوانەی کە من لە بەرچاوم کەوتن دکتۆرە لە کاتی گواستنەوە لە کاتی ڕۆماڵ لە کاتی ڕۆماڵ لە ڕاپرسیەکە لە ناوە ڕاستە ڕاپرسیەکمان ئەنجام داوە کە دوو خولە ینی دوو راپۆرتە ئەیکەین بۆ ئەوەی زۆر جار بەشێک لە ڕۆژنامە نووسان ئەو پێشێلکاریانەوە هەز ناکەوە پێشێلکاریە بەرامبەر یەکرێ هەر ئەوە لای دروست بووە گەر هێزێکی ئەمنی لێیدایە شتێک بۆ ئەو پێشێلکاریە نازانێت مامەڵەیەکی مەزاجی سوکایەتی لەلایەن بەڕێوەبەرەکەیەوە جیاوازی لە کرێ
زۆر سەعات ئیش پێکردن و پێنەدانی حەق نەبوونی گرێبەست پێشێلکاریە چەند ڕۆژنامە نووسیەمە بێ گرێبەستی شەکەن هەر هۆشیاریان نییە بەرامبەر گرێبەست لە کاتێکا لە یاسای ژمارە 35 جایە یا کەناڵەکە بۆی ناکات شتێکی واتان کردو ناسنامە لەو کەسانە بسەنەوە کە ناسنامەی سندیکاکەتان یاخود بە جۆرێکی معنوی سزایی کەسانێک بن وەڵای ئێمە تازە دەستمان کردووە بە پێشێلکاریەکانی ناو دەستگاکان کۆمەڵە کەیسمان هەبوو ئەگەر کۆمەڵە کەیسمان لەو بابەتە دەستکەوە بە فعلیش بزانین لە چ کەناڵێک ئەو کارەکرێ حتممە سندیکاکانی ئێمە ناومان لایە ئێمە ئەو ڕاپرسیە بۆ دووسێ ئامانجەکەین تەنها بۆ نێدا تا بخەینە ڕوو بۆ ئەوەیە ڕۆژنامە نووسەکان بێخەم بکەین کە ئێمە ئەگەر خۆشتان پێشێلکاریەکانمان هەندێک ئەشارنەوە بۆمان ناهێنن ئێمە هەر لە خەمی ئەوەین و بە ناڕاستە خۆ لێتان وەرەگرین و بە دەستگاکانی ڕاگەیاندنیش بڵێن کە کاتێ تۆ لە ناو کەناڵەکە بەم شێوازە مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسەکە تاکەیت ئێمە ئاگادارین ناڕاستە و خۆ وە ڕاستە و خۆ سندیکا ئەم بابەتانەی پێئەگات و پێشێلکاریەکانی پێئەگات و ئاگاداری بارودۆخی ناو دەستگاکانی ڕاگەیاندنیش ئەبین لە دوای چەند ڕاپرسیەکی ترکە ئێمە کردمان بە تەواوەتی بۆمان دێتە دەستمان کە لە ناو چ کەناڵێکە پێشێلکاری زۆرە و مامەڵەی ناتەندروست زۆرە. دکتۆرە وەڵا قسە و باسەکە زۆر لەوە زیاتر بوو کە چۆن ئەوانەی کە لەگەڵ ڕۆژنامە نووسە تەعامولەکەن چۆن هۆشیار بن و خولی ڕاهێنان و هۆشیارکردنەوە خودی ڕۆژنامە نووسشی هەردوو لاکەیسان بە خۆل و ڕاهێنان هەیە ئێمە ئەوانەی کە لە ژینگەی ڕووداوەکانە ئیشەکەن سێ کارەکتە لە ژینگەی ڕووداوەکانە هەیە خۆپیشاندەر ئەگەر باسی خۆپیشاندار بکەین لەگەڵ میدیاکار لەگەڵ هێزی ئەمنی ئەبێ ئەم سیانە هەرسێکیان ئاگاداری هیوادار بۆ بخەنێ و پرۆژە و کارتان هەر بۆ خودی ڕۆژنامە نووسەکان و بۆ کردمانەوە ساڵانێ لەمەوە پێشی شەڵا هەوڵەدەن هەماهەنگیمان لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان هەبێت بۆەوەش. دنیا سپاس بۆ دکتۆرە نەزاکەت حسێن وەکو سکرتێری لیژنەی داکۆکی لە ڕۆژنامە نووسە لامان کاتە سەرۆکی لیژنەکەشکە لەگەڵمان نبوویت زۆر بەخێراتی خۆشەویستان و عەزیزان ئێوەش تەندروست و کامەران بن.